بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم جارێکی دیکە لە گەشتی شیکاری وەرزشی پاش 2 مانگ دابڕان گەڕامەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست لەگەڵ دەستپێکردنی خولەکان و ئامادەکاری یانەکان و کۆتاییاتنی ئامادەکاریەکان و گەرموگوڕی لە مەرکاتۆی هاوینەی یاریزانان کە لە ماوەی ڕابردوو کەناڵی ئاسمانی پەیام بە درێژایی پاڵاوانێتی یۆرۆ و هەروە کۆپا ئەمریکا لە درێژەی بەرنامەیەکی 2 بەرنامە لە ماوەی 24 کاتژمێر کە کاتژمێر 3 دوانی ئۆڕۆوە هەروەها کاتژمێر 12 شەو لە خزمەتتانە بوو. بەم هۆکارە شیکاری وەرزشی لە دوای کۆتایی هاتنی یاری چامپیۆنز لیگ و بردنەوەی نازناوی 15 مینە لایەنی ڕیال مەدرید لە حسابی دۆرتمۆند بڕیاری وەستانمان ناتاوە کۆمڕۆ کە دەستمان پێکردێتەوە لەگەڵ ئامادەکاری یانەکانەوە پێی دەستپێکی وەرزینەوەی خولەکان ئێمە هەوڵ دەدەین کە باس لە خولەکان بکەینەوە باس لە ئامادەکاری یارەکان بکەینەوانێ کە ئێستش لە دۆخی یارەکانی ئۆلۆمپیادی پاریسان کە لە ئۆلۆمپیادی پاریس کۆمەڵێ ئەنجامی تایبەتێ و ئۆلۆمپیاد گرنگی و تایبەتمەندیەکی گەورەی هەیە لە ڕووی وەرزشەکان بۆ وڵاتەکان ناسنامەی وڵاتەکان وەکو شعبیەت وەکو گیانی بوون لە پاڵەوانێتیەکان و لە دەستکەوتەکانی دیکە زیاتر دەردەکەوێت. ئێستا دیقەت بدەن ئەرجنتین پاڵەوانی کۆپا ئەمریکا بوو، ئیسپانیا پاڵەوانی یۆرۆ بوو، ڕیال مەدرید پاڵەوانی چامپیۆنزی بوو. ڕاستی ئێستا لە حەدەسی ئۆلۆمپیاداین بەڵام ئۆلۆمپیاد بە هۆکاری ئەوەی میدالیای تایە و سەربەرزی وڵاتانی تایە و نەشی دوتنەوەی وڵاتانی تایە و دەستکەوتێکی تایبەتمەندە کە هیچ پاڵەوانیتێک هێندەی ئۆلۆمپیاد ڕەسەنایەتی نییە بۆ وڵاتەکە میدالیاکە دەباتەوەنێ بۆیە لە لووتکەی گرنگیدانە وەک دەبینن ڕکابەرێکی بێزێ بە تایبەت لە تۆپی پێکە بەداخەوە ئەو ڕووداوە نەخوازراوی لە ڕکابەری نێوان فەڕەنسا و ئەرژەنتین ڕوویدا کاتێ فەڕەنسا بە گۆڵێکی ماتی تا سەرکەوتنی تۆمار کرد کە چی دیکە من پێم وایە یارەکانی ئەرژەنتین و فەڕەنسا یاری گرژیە یاری ئاڵۆزیە چونکە لێرە و لەوێ ئەرژەنتینیەکان لە ماوەی ڕابردوو و تافی زۆریان دژی فەڕەنسیەکان کێشا لە دوای کۆتاییاتنی مۆندیال لە دوای لێدوانەکەی موباپێ کە موباپێش لە بەرامبەردا دوای ساڵێک دوای 2 ساڵ کاردانەوەی هەبوو بەرامبەر بەوەی کە لە شکۆی کۆپا ئەمریکای هێنایە خوارەوە ئەمە ژوای کە ڕەتفیالێکی دیکەی ئەرژەنتینیەکان هەبێ بە سکالۆنی ڕانەرەوە و پاشتریش ئینزۆ هاوڕێکانی کە بە شێوەیەکی نەخوازرا و باسی فەڕەنسیەکانیان کرد. ئەمە هەمووی کۆبووانێ و سەری کێشا بۆ یاری ئۆلۆمپیاد کە بینیتان لە دوای یارەکە چ شەڕواژاوەیە دروست بووە لە دەستپێکی یارێکەوە هاندەرانی یاریگا بە هوتاف کێشان دژی یاریزانەکانی ئەرژەنتین و بە هاالێکردن لیان ئەو یاریزانانیان خست بۆ کۆشێکی تر بەداخەوە کە چی دێم سیراعا لە نێوان فەڕەنسا و ئەرژەنتین تازە دروست بوو وەرکابەریکی سەرشێتانەیە بەڵام وەکو یاریکردن وەکووتم ئۆلۆمپیاد گرنگیشی تەواوی خۆی هەیە لەوەی کە تیپەکان میدالیەکان دەبنەوە. باز لە ئامادەکاری یانەکانەکەین بۆ وەرزی نوێ و دەشمانەوێت بەگشتی و لەسەر قسەکانی ئێوەی ئەزیز کە وردە وردە لەم چەند بەرنامەی کەیکەین پێش دەستپێکی یارەکان کە لە 14 و 15 مانگ یارەکان کە دەست پێەکەنەوانێ بە پێی پێویست باسی یانەکان و باسی مەرکاتۆ و باسی پێداویستی یاریزانەکان بکەین. سەرەتا دەمەوێت تەمان ئاڵۆسترین تیپ یانەی بەرشەلۆنەیە. بۆ یانەی بەرشەلۆنە یانەی بەرشەلۆنە هەمومان هاندێکی زۆر چاوەڕێی گەڕانەوەی ئەم تیپەکەن، چاوەڕێی بێزبوونەوەی ئەم تیپاکەن، چاوەڕێی ڕکابەریکردنی ئەم تیپاکەن لەسەر نازناوی چامپیۆنز لیگ و هەر لەو پێناوەش وەرزی ڕابردوو چاڤی هەرناندێز لە پۆستی ڕانەراتی بەرشەلۆنە دوور خرایەوە و هانسی فلێک کرایە ڕانەری بەرشەلۆنە. بەڵام ئەوە ئێمە تەنها 10 ڕۆژمان ماوە بۆ دەستپێکی وەرزی نوێ. تاوەکو ئێستا بەرشەلۆنە جوڵەی گەورەی مەرکاتۆی نەکردووە. ئەو بژاردانەی کە بەرشەلۆنە دەیەوێت بۆ نمونە 2 بژاردەی دەستنیشان کردووە کە
بە تەواوی لە مانگی ڕابردووە بۆەوەی کە بەرشلۆنە بیەوێ گرێبەستی لەگەڵ واژوو بکات. دوو بژاردە هەیە، یەکەمیان نیکۆ ویلیامز بوو، دووەمینیشیان دانی ئۆڵمۆ بوو. ئەوەی بۆ نیکۆ ویلیامسەیە خۆتان دەزان نیکۆ ویلیامز یانی ئەتلەتیک بیلباو ئەڵێ گرێبەستەکەی تا 2027 ئێمە ئامادەنین دەستبەرداری بین و خۆشی بڕیارەوەی یاوە کە لەگەڵماندا بمێنێتەوانێ و لێرە و لەوێ ڕاگەاندەکانی کەتەلۆنیا باز لەوە دەکەن، ئەڵێن بەرشەلۆنە جوابی نیکۆ ویلیامزی کردووە ئەگەرم هاوینە نێیتەلامان ساڵی داهاتوو ئێمە تۆمان ناوێت. ئەمە وەکو نیکۆ ویلیامز کە بارودۆخەکە بەم جۆرەیە، بەڵام بەرشەلۆنە ئەتوانێت بە بێگەڕانەوە بۆ ئەتلەتیک بیلباو و بە ڕێکەوتنی خۆی لەگەڵ نیکۆ ویلیامزە ئەگەر ڕێکەوێ لەگەڵ ئەتوانێت مەرجە ڕۆژانەوەی گرێبەستەکەی نیکۆ ویلیامز بشکێنێت و یاریزانەکە باتە ڕیزەکانی ئەوانێ بە بێوەگەڕانەوە بۆ بیلباو وەکوی کە پاریس سەن جەرمان لەگەڵ بەرشلۆنەیە کردی بۆ نیمار کە 222 میلیۆن یۆرۆی کاشی خستە سەر حساب بانقی بەرشلۆنە و بە بێگەڕانەوە بەرشلۆنە گرێبەستی و یاریزانە بەڕازیلی هەڵوەشانەوە. ئەمە دۆخی نیکۆ ویلیامز ئێستا تۆزێک کرد بۆتەوە لەسەر بەرشەلۆنە. باش کێمان هەیە؟ دانی ئۆڵمۆمان هەیە. بەرشەلۆنە تاوەکو ئێستا دوو گرێبەستی پێشکەشی ڕیدبۆڵ لایپزیگ کردووە. گرێبەستی یەکەم ڕاستەوخۆ ڕەڤزکرا، گرێبەستی دووەم بە لایپزیگی وتوتی من خواستەکەی تۆ جێبەجێ یەکەم، داوای 60 میلیۆن ناکەی، من بەسەر چاو 60 میلیۆنە لە هێنانی لە دەستبەرداربوون لە دانی ئۆڵمۆ پێشکەش دەکەم. بەڵام چۆن ئەم 60 میلیۆنە بە 5 قیس پێشکەشتیەکەم. بشکتاشیش یاخود لایپزیگیش ڕاستەوخۆ گرێبەستەکەی بەرشلۆنە دووەم گرێبەستی بەرشلۆنەشی ڕەت کردەوە، چونکە ئەو تەنها ئامادەی بە پارەی کاش دەستبەرداری دانی ئۆڵمۆ بێ. کەواتە ئەبێ بەرشەلۆنە بگاتەوە پارە کاشە. لێرەدا ئەو پرسیارانەی کە دروستە بن چییە؟ ئایا بەرشەلۆنە دۆخی دارایی لە جاران باشترە؟ بەڵێ باشترە. بەڵێ باشترە. چۆن؟ بەرشەلۆنە سەقفی بەرشەلۆنە کە تووشی قەیرانات بوو لە ڕووی مادەوە خۆ لە ڕووی و پارانەوە نەبوو کە سەرفیەکە لێنان یاریزان، نە، لە ڕووی موچەی یاریزانەکانیەوە بوو. هەموو یاریزانەکانی بەرشەلۆنە 13 میلیۆن یۆرۆی ساڵانە بۆ 20 میلیۆن بۆ 25 میلیۆن بۆ 20 بە سێرجی ڕۆبێرتۆ و یعنی ئەو یاریزانانەشی کە دەرفەتی یاریکردنیشان لە بەرشلۆنە کەم بوو سەقفێکی موچەی زۆر زۆر بەرزیانە بوو. ئەمە بەرشەلۆنەی خستبووەم قەیرانە گەورەی. خۆ بەرشەلۆنە کە ئەی تۆ ناتوانی یاریزان بکڕی، بۆ نمونە لالیگا دایناوە بۆ بەرشەلۆنە ئەبێت تۆ سەقفی موچەکەت لە مانگێکە 120 میلیۆن یۆرۆ بێ. خۆ نەیوتووە بێ تۆ 50 میلیۆن سەرفکەی لە مێرکاتوە، نە، شتەکە بەو جۆرە نییە، ینی بەشێک لە هاوڕێیان هەڵە لەمە تێگەیشتون. کێشەی بەرشەلۆنە بۆ نمونە سەقفی لالیگاڵێ هەرچی پێک نابێت موچەی ساڵانەی یاریزانەکانی موچەی مانگانە با بڵێن، موچەی مانگانە یاخود ساڵانەی یاریزانەکانی نابێت لە 125 میلیۆن یۆرۆ زیاتر بێت، لە 150 میلیۆن یۆرۆ زیاتر بێت. ئەوەی کە قەیرانی تووشی بەرشەلۆنە لە سەر و 150 میلیۆنەوە بوو موچەی ساڵانەکەی. ئەمە وای کرده بوو کە بەرشلۆنە نەیدەتوانی یاریزان بکرێت، نەک پارەی پێ نەبێ کە یاریزان بکرێت، نە، ئەوەی کە لە سەقفی ئێستا بەرشەلۆنە لاپۆرتا گۆڕانکاری تەواوی کردووە، ئەم موچانەی مووی هێناوەتە خوارەوە و بەشێکی زۆری ئەو یاریزانەی کە موچەیەکی بەرزیانە بوو لایەنەکە ڕۆشتون و ئێستا وەرە سەیری کە بەشێکی زۆری یاریزانەکان موچەیەکی کەمیان هەیە، بۆیە بەرشەلۆنە ئێستا دەتوانێت یاریزان بێنێ و ناونووسیکە، بەڵام پارەکە لاپۆرتایە کە قەرارە بێنێتە ناو کارگێڕووی بەرشلۆنە گرێبەستەکەی پێ بکە. هیچ کەس یەخەی بەرشەلۆنە ناگرێت کە 60 میلیۆن یۆرۆ با بە نیکۆ ویلیامز، کە 60 میلیۆن یۆرۆ با بە دانی ئۆڵمۆ. هیچ کەس پەیوەندی بەوە نییە بەرشلۆنە توانێت هەردووکیشیان بێنێتە تیپەکەوانێ و لەگەڵیشە ئەوە پەیوەندی بە یاسای دارایی خاوێنەوەی کە چەندە بێنیت و نیوەکەی بفرۆشیتەوانێ بۆی کە داهاتیانەکە ڕێک بێ. بەڵام ئەوە ئیلاقی لالیگای هەیە، ئەوە ئیلاقی بەڕێوەبردنی خولەکەیە کە سەقفی موچەکەی بەرشلۆنە لە سنووری خۆی تێنەپەڕێ. ئەستا بەرشلۆنە بۆشاییە لە سەقفی موچە، بۆیە بە ئاسایی دەتوانێت یاریزان بێنێ. بەڵام ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا جوڵەکان لە ڕووی پارە سەرفکردنەوە لەلایەن لاپۆرتاوەکو پێویست نییە. ڤیکتۆر فۆنت کە پاڵێوراوێک بوو بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی بەرشەلۆنە لە پێشتردا، ڤیکتۆر فۆنتیش
باسی لەوە کرد کە نابێت ئەمەی لاپۆرتایکە کارێکی دروست نییە و ئەمەی لاپۆرتایکە گاڵتەکردنە بە مێژووی بەرشۆنە چونکە پێویستە لەسەر لاپۆرتا کە پارە بۆ بەرشەلۆنە تەرخان کە تاوەکو و گرێبەستانەی کە ڕایەنەر داوای لەکە بیگوازێتەوە ڕیزەکانی. بەڵێ بەرشەلۆنە شەوی ڕابردوو سەرکەوتنی بەسەر ڕیاڵ مەدریدا تۆمار کرد لە یاری کلاسیکۆ. بەچی؟ بە کۆمەڵی یاریزانی لاوی قوتابخانەی لاماسیاوە. جوانترین شتی بەرشەلۆنە، جوانترین جیاوازی بەرشەلۆنە لایەنەکانی دیکە ئەوەیە کە دەگەڕێتەوە سەر ڕەسەنایەتی خۆی. یعنی هێز و قووەی بەرشەلۆنە، جوانی بەرشەلۆنە لەوەیە کە دەگەڕێتەوە سەر ڕەسەنایەتی خۆی. ڕەسەنایەتی بەرشەلۆنە چییە؟ من بڕوام وایە بۆ پەڕی قەنەعەتەوە باشترین و بەهێزترین قوتابخانەی تۆپی پێ بۆ دروستکردنی یاریزان و ئەکادمیا بۆ دروستکردنی یاریزانەکان لاماسیایە. هیچ قوتابخانەیەک هێندەی لاماسیا ساڵانە دەرچووی نییە و یاریزان دروست ناکە. بەجدەم یاریزانە بەردەوامە بێ یا بەردەوام نابێ ئەمە بابەتێکی دیکێ. ئێمە باس لە چی یەکەین؟ ئێمە باس لەوە دەکەین کە چی پێیەگا چی دروستە بێ. ئێوە دیقەت بدەن ئەم ساڵێکە لە یاریزانە دیارەکانی یۆرۆ دەرچووی لاماسیا بوو کە لامین یامان بوو. ئەوە تا ئێستا لە ئۆلۆمپیادا ئەمە جگە لە ناوی دیکەی تر کە من هەمرەمەوێ ناوە باریزەکان بێنم ناوە گەورەکان بێنم فەرمین لۆپێس یاریزانێکی دیکەی دیارە لە ئۆلۆمپیادا دەنگی داوەتەوە لە ئۆلۆمپیادا ڕنگدانەوەیشی زۆر باشیە. ئەمە جگەلەوەی کە شەوی ڕابردوو کۆمەڵە یاریزانی لاوی دیکاری پێکرا لە هانزی فلیکە و لەگەڵ ڕیاڵ مەدرید کە ڕاستە ڕیاڵ مەدرید پێگاتی کامڵ نەبوو بەڵام بەرشەلۆنەش پێگاتی کامڵ نەبوو و بەرشەلۆنە هانزی فلیک لەم یاریە پشتێکی زۆری بە یاریزانە لاوەکان بەست بەڵام توانی یاسێکی بەرز پێشکەش بکە. بەڵێ ئەمە یاری دۆستانەیە بەڵام من وەکو پێت ئەڵێم ئەوە گرنگە بۆ بەرشەلۆنە کە ئێستش یعنی هەمانە قسەی بۆ چاوی کە کردومە لە وەرزی ڕابردوو من بۆ چاویش یەکەم جاریش پێم وتن وتم چاوی لە دوای 3 ساڵ لە 4ەم ساڵە تۆ توانی تر بە چاوی بڵێ کاکە بێت تیپەکە و ئامادە بێ بۆ بردنەوەی سەرجەم پاڵەوانێتەکە. ئێستش بۆ هانزی فلیک هەمان دۆخە بگرە هانزی فلیک لە دۆخێکی زۆر باشە ڕانەراتی بەرشەلۆنی وەرگرتووە. بۆ وەرزی ڕابردوو بەرشۆنە لە چامپیۆنز لیگ ماڵاوایی کردووە، خولی ئیسپانی لەدەست داوە، سوپەری ئیسپانی لەدەست داوە و جامی شای ئیسپانیاشی لەدەست داوە. کەواتە بەرشەلۆنەی وەرزی ڕابردوو لە 4 پاڵەوانیتی بێدەستکەوت بوو. بۆی زۆر گرنگە بۆ هانزی فلیک لەم کاتە باشتر نییە کە بێتە ڕانەری بەرشەلۆنە چونکە ئەمساڵ هەست دەستکەوتێ بێنێ بۆم تیپە دەبێتە شتێکی باش بۆ بەرشەلۆنە وەکو سەرەتای کارکردنەکان وەکو عدادی ئەم فەریقە وەکوی راپۆرتەکانی کەتەلۆنیا بڵاوەکەنەوانێ هانزی فلیک بە دۆخێکی زۆر باش دەستپێکی وەرزەکەی کردووە و تیمی بەرشۆنە دەیەوێت لە لاماسیاوە دەست پێ بکە و بتوانێت تیپێکی گەورە بنیاد بنێ بەڵام هێشتا تیپەکە پێویستی بە گرێبەستی نوێ هەیە چونکە بەرشۆنە ببێ گرێبەستی نوێ من قەنەعات ناکەم لەوەی کە بتوانێت ئەو ڕکابەریە بکات کە لاپۆرتا و سەرۆکانی دیکەوێت. سەبارەت بە تیپەکانی دیکەوەی کە دیار ناوی بێنم مانچستەر یونایتد ئەمساڵ لە پرێمەر لیگ دەرفەتی یاوە بە تینهاک و گرێبەستی تینهاک جان درێژ کردوانێ و لەگەڵ یا لینیۆرۆی بەرگریکاریان هێنا و زرکێزیان هێنا و هەروەها هەوڵ بۆ ماتایز دیلیخت دەدەن نووسەری مەزراوی و نزیکە لە ڕێکەوتن بێتە مانچستەر یونایتدەوە. مێرکاتۆی مانچستەر یونایتد بەردەوامی هەیە بەڵام دۆخی پریمەر لیگ بەرەو قورسی ئەنگاوانێ ئەوەی کە بێدەنگە تاوەکو ئێستا لە پریمەر لیگە یانەی لیڤەرپوڵە کە ئارنی سلۆتی ڕانەری نوێ وەکوی کە لە یاریە یعنی ئارنی سلۆت بە هەمان ستایلی یاریکردنی یۆرگن کلۆب یاری دەکات کە ستایلی گیگن پرێس باشە بەڵام چی دەکات؟ ئێمە چەند جار لە بەرنامەکانی شیکاری وەرزشیە هاوارمانە کرد لەوەی کە کلۆب پلانەکەی واز لە 4-3-3 بێنێ بیکاتەوە بە 4-2-3-1 چونکە لە جیگن پرێسە ئەوە تا ئەڵمانەکان خۆیان کە خاوەنی جیگن پرێسن 4-2-3-1 تەطبیقەکەن و ئێستا هەندێک حاڵەتی پۆزیشنەڵ پلەیش بە 4-2-3-1 تەطبیقە بێ کاکەوە تا گواردیۆلا
پۆزیشنال پلی دەکا بە 3-2-4 کە ئاوا چامپیۆنز لیگ و خول و جامی یەکێتی ئینگلتەراشی بردەوە 3-2-4 یعنی سێری ئەم بەرەو پێشبردنەکە ئەم گۆڕانکاریە گەورەیە لە پێگاتەیە ئەم 4-2-3 بەڵام ئەو کردی بەچی کردی بە 3-2-4 بۆیە ئەوەی کە گرنگە بۆ لیڤەرپوڵ ئەوەیە کە گرێبەستی نوێ بۆم تیپە ئەنجام بدرێت و یاریزان نوێ بۆم تیپە بگوێزێتەوە بە تایبەتی لە دڵی بەرگری ڕاستە یاریزانی چۆڵندی پەیوەندی بەو تیپەوە کردو بەڵام پێویستیان بە یاریزانی نوێ هەیە پێویستیان بە ناوەردێکی ئیرتیکاسەیە کە پەیوەندی بەم تیپەوە بکات ئەمە جگە لەوەی لەگەڵ گەڕانەوەی نونێس ئایا نونێس لەم شێوازی یاریکردنە نوێیی ئارنێ سلۆت سەرکەوتوو دەبێت یاخودەوە تا لیڤەرپوڵ پێویستی بێرژبەرێکیە وەکو وتی مانچستەر یونایتد ئەمساڵ گۆڕانکاری گەورەی کردو و مەرکاتۆ دەیەوێت بە بێزی داوازێەوە دەوێت بەردەوامیش بێت لە مەرکاتۆ یعنی ئێستا حاڵی حازر گفتوگۆکانی لەگەڵ نووسەر مەزراویە و هەروەها لە دوای نووسەر مەزراوی دەچێتە سەر ماتایز دیلیخت بەرشلۆن مانچستەر یونایتد دەوێت نوێکاری تەواو لە پێگاتەکەیگا بە سەرکردایەتی سێرجێم ڕاتکڵیف کە دەوێت نوێگەریەکی نوێ بۆ مانچستەر یونایتد بکەوە وەرزی داهاتوو مانچستەرێکی نوێ نیشانی ئەوروپا و جیانباوە مانچستەرێکی بەهێز نیشان بدا لە پرێمەر لیگ کە من پێم وایە بە بەدەستێنانی یاخود بە ئەنجامدانی ئەم مەرکاتۆ گەورەیە بۆ یانەی مانچستەر یونایتد تینهاگ بەرپرسیارەتیشی گەورە دەخاتە سەرشانی خۆی لە وەرزی نوێدا و دەبێت یەشێک بێت لەو تیپانەی کە ڕکابەری دەکات لەسەر نازناوی پرێمەر لیگ ئەوەی کە گرنگە سەبارەت بە ئەرسیناڵ با بێمە لای کۆمنتەکان لە دوای کۆمنتەکان وەڵامدانەوەی بەشێک لە کۆمنتەکان باسێکیش لە ئەرسیناڵ دەکەین کاکە مەروانجان لیڤەر و سلۆت ئیشەڵا بێ کاتێکی تایبەتیان بۆ دانین چونکە گۆڕانکاری گەورەیە لیڤەرپوڵ پێویستی بە مەرکاتۆیە ئەبێ مەرکاتۆکانی ئەنجامدا ئێمە ئەتوانین قسەیەک لەسەر لیڤەرپوڵگەین بەڵام بۆم دۆخەی ئێستا ئەوەیە کە ئەم شێوازە یاریکردنەی کە ئارنێ سلۆت تەطبیقێکا لە لیڤەرپوڵ شێوازێکە کاموو یاریزانەکان پێی ئاسوودەن و پێشتر کڵۆ بە تاوی ڕای هێناون تەنها گۆڕانکاریەکە وە خزمەتی زیاتری کردوون بۆی کە پێگاتەکەی لە 4-3-3ەوە گۆڕیەوە بۆ 4-2-3-1 کامە زیاتر خزمەت بەو شێوازی گیگمپرێساکە کە ئەسڵی ئەڵمانەکان تەطبیقی دەکەن. بەرسلۆنە دوای میسیاسی و خیتافی و لەگەڵ ڕێزم بواندن نا ئەجگال بەو جۆرەش نا بەڵام بەرشەلۆنە ئەکرێ بڵین لە دوای 2015ەوە قەیرانێکی گەورەی تووشاد لەگەڵ بارتۆمیۆدا بەڵامی تر وردە وردە ئەکرێم شتانە ڕێک بێتەوە کات دۆخەکە بەو جۆرە نەمێنێتەوانێ کاگیواڵێ تێڕوانی نیە مۆرزە بۆ چێلسی چیە بەرە وێرانبوونیان بەرەو هەستانەوە مارەسکا واتای چی بۆ چێلسی من ئەمە سێم ساڵەکە لەگەڵتانم لە شیکاری وەرزشیا خۆتان دەزانن هەتا لەسەر شتێ خۆم ئامادە نەکەم و خوێندنەوەی بۆ نەکەم و متابعەیەکی تەواوی نەکەم هیچ قسەیەکی لەسەر ناکەم مارێسکا من وەکو ڕابردووی لیستە دەتوانم قسە بۆ بکەم وەکو ئێستەی چێلسی ناتوانم قسە بۆ بکەم چێلسی هێشتا پێگاتەیە کامڵ نەبووە چا نازانین لە مەرکاتۆیە چ دەکا و چی ناکە بەڵام پێگاتێکی بێزی پێ چێلسی دەبێت چێلسی باشتر بێ بەڵام جارێ ئێستا من پێ بڵێم مارەسکا واکە نەبەخوا هێشتا بەتەواوی نەمتوانیوە لە چێلسی بکۆڵمەوە لە کارەکانی مارەسکاش بکۆڵمەوانێ بۆیە ناتوانم قسەی تەواوی لەسەرکەم ئەندریک سەرکەوتوو دەبێت ئەندریک گێرشبەرێکی باشە بەڵام خۆ ڕیال مەدرید بۆ نەیەناوە سەرێکی بێت تا 2 ساڵی تریش تا 3 ساڵی تریش ئەندریک دەرفەتیەوەی لە بەردەمانە کە بەتاوی لە پێگاتی سەرێکی ڕیال مەدریدا بێ مەگەر بڵێ وەکو لامین یاماڵ چۆنە و دەرفەتەی پێی درا لە بەرشۆنەوە و ئاستەی پێشکەشی کرد وای لێ کرد لەوەی کە لە ئیسپانیاش و لە بەرشۆنەشا پێگاتی سەرێکی وەربگێ ئەندریگە بێ ڕەفتارێکی وەکوی لامین یاماڵ کابشکە بێتە پێگاتی سەرێکی ناوکو یاریزانی چێدەک مامەڵی لەگەڵ دەکرێت کاکەمان جەڵێ بەرشۆنە بێ یاریزانە بە تەمەنەکان دەربکات لە تیرشتیگن دەست پێ بکات تا لیڤاندۆڤسکی دەریان بکات موچەیان زۆر و ئاسیان خراپە خموشیلە لەوەیە لاپۆرتا پارە نایە جارێ بەکردنی یاریزان هێشتا و بودجەی دیاری نەکردووە کە تەرخانێکا بۆ نوێکردنەوەی بەرشلۆنە کاک ڕێبازی ژەڵێ بەردەمێک و هێرشبەرێکی پێویستە
کاگارم بەرشەلۆنە بێپارەی وای لێ کردەوە بەڵێ تەبعاً بەشێک لەوە کارانەی کە تۆ هەوڵ دەدەی پشت بەخۆ بە سیاسە بۆ نمونێمە لە وڵاتی ئێمەشە جوتیارەکان یاخود خەڵکی خۆشمان کاتێکە بەرهەمەکان گران دەبێت لە وڵاتانی دەرەوە کە هاوردەیەکەن زیاتر ئاتیما دەکەنەوە سەر بەرهەمی خۆمان و بەرهەمی خۆمان زیاتر پەیڕۆ و پیادە دەکەن بۆچی بۆی کە بەو گرانە نەیکردن بەڵێ بەرشلۆنەش لامان دۆخدا بەڵام وەکو پارە نەبوون بە پارە پێ بەڵام ئەو لاپۆرتایە قەرارەیە لەسەرەوەی کەم پارەیە بۆ بەرشلۆنە تەرخانەکە یاخود تەرخانی ناکە. کاکە دیاکۆڵە باسی ئەتلەتیکۆ بکە یاریزانی باشی گواستەوە ئایا سیمیۆنی توانای ڕکابەریە با مێرکاتۆکەی تەواو بێ ئینشاڵڵا باسیش لە ئەتلەتیکۆ مەدرید دەکەین. سەید جان سوپاسە دەکەم کاک بڕوا سەرچاوەیی ئەڵێ پێ دوایە ئەمساڵ بارن سەرکەوتووە بێ وەکو سەرکەوتن نا بەڵام بارنە بێ لە پار باشتر بێت چونکە ئەمانی کێکری هەموو یاریە دۆستانەکان ئەو جیگم پرێسیەکری ئەو شێواز یاریکردنی تەطبیقەکری ئەمە لە یاری دۆستانەیە تۆ کە هاتی خولێ دەستی پێ کرد و سێ یاری کرد و یارێکی چامپیۆنزی کرد و دوایی دو یاری بەهێزی ترەکەیت و یارێکی چامپیۆنزی چونکە بیرتان نەچی ئەمساڵ چامپیۆنزیک لە سەر یانەکان قورسترە ساڵانی ڕابردوو لە قۆناغی یەکەم 6 یاریانە کرد ئێستا بێ 8 یاری بکەن ساڵانی داهاتوو لە ساڵانی ڕابردوو لە 2 شەو یاریەکرا ئێستا لە 3 شەو یاریەکانەکرێ بۆیە ساڵانی ڕابردوو تۆ 3 جار گەشتی دەرەوە دەکرد ئێستا ئەم ساڵە بێت 4 جار گەشتی دەرەوە بکەیت لەبەرەوە شتەکان گۆڕانکاری بەسەریە تۆ ناتوانانی ئێستا بڵێ بارنی کۆمپانی سەرکەوتووە بێ بەڵام دەتوانین بڵین بارنی کۆمپانی لە وەرزی ڕابردوو باشترە بێ لە وەرزی ڕابردوو باشترە بێتتر باشتر بوونەکە بە بردنەوەی لیگە پوکەڵە بە بردنەوەی بۆنسلیگایە بە چوونیاری کۆتایی چامپیۆنزیگە ئەوە دەبینێت کاگەلەن دەڵێ لیڤەرکوزنی ئەو ساڵی ژووەک پار دەبێت وڵی کاگەلەن من بۆمە یعنی با بە سەراحەت وەڵامت دەمەوە من بڕوا ناکەم لیڤەرکوزنی پار دووبارە بێتەوانێ و ئەگەر دووبارە بێتەوانێ بڕوا بکە هیچ ڕانەری لە چابی ئەلۆنسۆ عەزیمتر نییە هیچ ڕانەری لە چابی ئەلۆنسۆ گەورەتر نابێ ینی مێژووی هەرچی ڕانەرە دەیخاتە مەترسیەوە چابی ئەلۆنسۆ چونکە زۆر قورسە تۆ بە پێگاتەیەکی مام ناوەندۆ دوو وەرز لەسەر یەک دەستکەوتی گەورە بێنی بۆ وەکو تەوەقوعی خۆم بڕوام وایە ینی پێشتریش لە چەند پۆستێک ئاماژەم پێکرد بوو ئەگەر گواردیۆلا و ئەنشلۆتیش کە من بە تایبەتی بە ئەنشلۆتی زۆر سەرسامم بیخەیتە سەر بایر لیڤەرکوزن ناتوانێت 2 ساڵ لە سەرێگە ئەنجامە گەورەی بەم تیپە بێنێ بۆیە گەر ئەلۆنسۆ بیکات ئەوە مای سەرسوورمانە بێ بۆ من کە شتێکی لەو جۆرە بکات کاهلوقمان ئەڵەیە کاک محەممەد مانیۆ 11 ڕۆناڵدۆ و میسی بێنێ ڕایەنەرەکەی سفرە ئێمە باسمان لەوە نیەوە سەرۆکایەتی نوێک بۆیان تازە کردوێتەوە بەڵێ یەکرێ ڕانەری باشتر بێ وە تینها کۆمەڵی ڕەفتاری خراپی نوانە لە ماوەی ڕابردووە بەڵام ئەم ساڵی ژەقی خۆیتی و دەرفەتەی پێدرێت دوای ئەم ساڵ بەی جۆرەك دەرفەت نادرێتەوە تینهاک وڵی کاگوریان ڕەنگە پێکانەکان هۆکاریەوە بێڵێ ڕانەرە ئیتاڵیەکان بۆە لە چێزا دەکەن چێزا پێکانێکی زۆری گری هەموو ساڵێ لە کاتە سیارەکانە بۆ تیپ تووشی پێکانە بێ بۆیە ڕایەنەر حەقی مەشروعی خۆیەتی کە احتیمال نەکاتە سەریاریزانێک کە لەو کاتێک کە ئەو بە تەواوەتی پێویستی پێیەتی تووشی پێکان بێ و لە یانەکە دابڕێت چێزا بە درێژایی یاریکردنی لێڤانتۆس هەموو ساڵە 2 بۆ 3 مانگ لە تیپەکە دابڕاوە بۆیە ڕایەنەر ناقی نییە گەر بەو دیوە دەستبەرداری یاریزان بێ کاک گۆران ئاگام بەخوا لە ئەیمەن حسێن نییە لە ئەوروپا چاودێری یەکرێ کاک شیروان ئەڵە دۆستانەکان بۆیان فەرمیە کاک محەممەد هانزفلێک وەکو پێم وتی لە دۆخێکی زۆر باشە بۆ بەڕانەری بەرشلۆنە و ئەم ساڵ هەر شتێ بکە بەرشلۆنە لە وەرزی ڕابردووی باشتر دەبێت هەر ئەنجامێ بێنێ لە وەرزی ڕابردووی باشتر دەبێت بۆیە لە دۆخێکی زۆر باشاتوە هانزفلیک نابێت تۆ ئەم ساڵی لەسەر حسێ بکەیت ساڵی داهاتووترە بێ بۆ هانزفلێک حسێ بکەیت بە تایبەتی ساڵی سێمی کارکردنی چونکە هانزفلیک ڕایەنەرێکە کە لەسەر سیستماتیکی شەکە و لەسەر شێوازێکی یاریکردنی شەکە و پێویستی بە کەرەسەی بەهێزە بۆ تەطبیقکردنی ئەم شێوازانە
بۆیە کاتیەوێت تاوەی ئەم تیپە دروست بکات کە خۆی ئەوێت. کاگمەروانەڵێ زومبێندی وەک ژمارە 6 کێشەکانی لیڤەر چارەسەر دەکات. من زومبێندی هەندێک یاری ڕیال سۆسیدادی بینیوە، بەڵام ئەو 45 خولەکەی کە لە یاری کۆتایی یۆرۆ بەرامبەر بە ئینگلتەرا یاری کرد بڕوام وایە کە یەکێکە لەو یاریزانانەی کە دەتوانێت کێشەی ژمارە 6 لیڤەرپوڵ حەل بکات. کاکە دیاکۆڵەیە دەتوانین هیوامان بە میلانە بێت یانە جوانەکەی ئیتالیا. میلانە بێت چاوەڕێی کۆتاییاتنی مەرکاتۆکەی بکەین، بەڵام فۆنسیکا وەکو شێواز یاریکردن هیچ کێشەیەکی نییە. بەڵام ئایا یاریزانەکان دەتوانن ئەمە تەطبیق بکەن؟ ئایا کەرەسەکانی دەتوانن ئەم شێواز یاریکردنی فۆنسیکا تەطبیق بکەن؟ ئەوە دەبێت چاوەڕێ بین لەگەڵیا. کاک فەرهاد سڵاو لە تۆ. کاگونەر ئەڵێ بایرن پێش سەری ساڵ کۆمپانی دوور دەخاتەوە. کاک ئەحمەد ئەڵێ مانچستەر سیتی دەتوانێت پارێزگاری لە پریمەر لیگ بکات. مانسیتی دەتوانێت پارێزگاری لە پریمەر لیگ کا بەڵێ دەتوانێت هێشتا پێگاتەکەی باشترینە لە ئینگلتەرا، بەڵام ڕکابەری ئەم ساڵی پریمەر لیگ تا دێ قورستر دەبێت. کاکە چییە؟ بۆ ئوسلوباڵێ ڕیاڵ ئەنشلۆتی دوێنێ شەو ڕسوا بووم بەدەست لاماسیە. ئاساییە وەکو پێم وتی بارشەلۆنە زۆر گرنگ بۆ سەرکەوتنە بووی، بۆ تیپێکی وەکو بەرشلۆنە کە وەرزی ڕابردوو بێدەستکەوت بووی، کە وەرزی ڕابردوو 3 کلاسیکۆ و دۆڕانووە، 2 کلاسیکۆیان 4 گۆڵ 4 گۆڵە لێکراوە، بۆ ئەم سەرکەوتنە زۆر گرنگ بوو بۆ بەرشلۆنە. بەڵام ڕەنگە بۆ ڕیاڵ مەدرید وەکو ئامادەکاری وا بێ وەکو بە شێوەی شاسێ پاریش، ینی من کلاسیکۆی پاری یاریە دۆستانەکەشم بیرە پێم وابێ بەرشلۆنە 4 گۆڵی لە ڕیاڵ مەدرید کرد، هەر فێرمین لۆپێز ئەم کۆمەڵە لاوە دەرکەوتن، بەڵام دواتر بەرشلۆنە گرنگ بەردەوامیە، ئەمە مهمە. ئێستا بۆ نمونە بەرشلۆنە سەرەتایەکی باشی دەست پێ کردووە، هەر بە لاماسیاوە لە مانچستەر سیتی بردوێتەوە، هەر بە لاماسیاوە لە ڕیاڵ مەدریدی پاڵەوانی ئەوروپای بردوێتەوە، لە پاڵەوانی جیانی بردوێتەوە، لە پاڵەوانی ئەوروپاشی بردوێتەوە. بۆیە گرنگە لەوەی هانزی فلیک بەردەوامی بەم پێگاتێ بە لەوەی کە تیپێکی باش ئامادە بکە. کاک محەممەد دەڵێ باسی بازاری نەورۆز بکە. ڕیاڵ لە هیچ کاتێ لە یاری ئامادەی باش نەبووە. تا وەڵای کۆمنتەکان زۆر بوون و منیش کاتم بەرەو تەواوبوونە ڕوا. باسی نەورۆز هەڵەگرین بۆ کاتێکی تر پێش دەستپێکی خولی عراقی باسێکی تایبەت لەسەر نەورۆز دەکەین. باسی ڕۆما بەخوا ئێستا باسی ڕۆما ناکرێت. وەکو حەز دەکەم یەک دێر لەسەر ئەرسناڵ بڵێم. هێنانی کالافیۆری کارێکی گەورە بوو بۆ میکێل ئارتیتا و دەستکەوتێکی گەورە بوو بۆ خاوەنی بەرگری کارێکە دەتوانێت لە باڵی چەپ یاریکا و دەتوانێت وەکو سێم یارمەتی ناوەند بە و دەتوانێت وەکو دڵی بەرگری سیبی یاریکا و دەتوانێت لە پلانی سێبەرگریە یاریکا، چواربەرگریە یاری بکە، واتە یاریزانێکی دەستکەوت کە بە تۆپەوە زۆر باش هەنگاوەنە، یاریزانێکی دەستکەوتووە کە تۆپ زۆر جوان دابەش دەکات و یاریزانێکی دەستکەوتووە کە بەرگریکارێکی زۆر لێهاتووە لە تەمەنێکی لەوە. بەڵام ئێستا گرەوەکە لەوەدا ئایا ئەم بەرگریکارە لە پریمەر لیگا سەرکەوتوو دەبێت یاخودنا، و شێواز یاریکردنی ئارتیتا لەگەڵ کالافیۆری کە هەمان ئەو ستایل یاریکردنی کە تیاگۆ مۆتا لە بۆلۆنیا پێی پێشکەش کرد و کالافیۆری توانی ئاستێکی بەرزنیشاندا و توانی بە شێوەیەکی بەهێز دەرکەوێت و بە ناوازەی لە یارەکانی یۆڕۆ دەرکەوت، دەگەرچی ئیتالیا لە قۆناغی دووەم ماڵاوی کرد، بەڵام کالافیۆری یەکێک بوو لە باشترین یاریزانەکانی ئیتالیا. بۆیە ئەمە زۆر گرنگە بۆ میکێل ئارتیتا ئەوەی ماوە توێسە کێشەی ڕژبەری سەرڕمی دیاری بکات کە سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە ئارسیناڵ جوڵەی کردووە بۆ ڤیکتۆر ئۆسمین یاخود ئەلێکساندەر ئیزاک. سبەی کاژمێریەک لە شیکاری وەرزشی بە بابەتی نوێ پێتان دەگەمەوە و بێگومان هەتاوەکو دەستپێکی وەرز کۆمنتەکانیەوە جێگەی بایەخ دەبێ لای من و پێکەوە شەنوکەوی بابەتەکانەکەین و ئەوەی بتوانین پێکەوە گفتوگۆ دەکەین و وەڵامی پرسیارەکان دەدەینەوە. سوپاس باوکارانم، شاد و کامران من، خواتان لەگەڵ.